کارەکانی هەڵبژاردننی نیشتیمانی سەوزکردنی کوردستان کە لەسەر ڕاستپاردەی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی دەستی پێکرد بەردەوامی هەیە. لەو چوارچێوەیەشدا و لە قۆناغی پێنجەمی هەڵمەتەکە زیاتر لە هەزاران نەمام ئامادەکراون و هێنراونەتە دارستانی بانی مەقان لە قەزای چەمچەماڵ و دروستکردنی دارستانێکی دیکە لە ناحیەی قەرەهەنجیری سەر بە پارێزگای کەرکووک. قەرەهەنجیر ناوچەیەکی گرنگی گەشت و گوزاریە بۆ سەرجەم ناوچەکە و دانیشتوانی پارێزگای کەرکووک، بۆیە هەوڵماندا کە ئەو ناوچەیەشێک بێ لەو هەڵمەتە و بیگرێتەوە بتوانین کار و چالاکی و خزمەتی ژینگە پارێزی بگەێنینە ناوچەکە. حالیان ئێمە لە دارستانی بانی مەقانین کە سەر بەهۆبەی دارستان و پاوانی چەمچەماڵە ئەم ڕۆک دەستپێکێک نیون نزیکەی سەد نەمامێک لی ئەدەین وەکو دەستپێکی پرۆژەکە و پرۆژەکەش بەردەوامە بێ هەتا بتوانین زیاترین ڕوبەر سەوزکەین لەم دارستانە. ئەم دارستانە وەک کە ئاشکرایە سوودێکی یەکجا زۆر ئەبەخشەی بەم ناوچەیە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی واروەها چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکانی ژینگەی کە ڕوبەڕووی ئەم ناوچەیە بۆتەوە. هەڵمەتەکە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی سەرپەرشتی دەکات، بە چەندین شێوازی ئەندازیاری نەمامەکان دەچێندرێن. ئامانجیش لە هەڵمەتەکە پاراستنی ناوچەکانی کوردستانە لە بیابانبوون و فراهەمکردنی ژینگە و هەوایەکی لەبار بۆ کوردستان. ئامانجمان لە گەیاندنی هەڵمەتەکە بەم سنوورە خزمەتکردنە بە دانیشتوانی سنوورەکەەوە بە دانیشتوانی ئەم سنووری قەزای چەمچەماڵ بە حکمەوەی کە بەڕێبەرای دارستان و پاوانی سلێمانی سنوورێکی بەرفراوانی هەیە. هۆبەی دارستان و پاوانی چەمچەماڵمان هەیە لەم سنوورە کە دوو پرۆژەی دارستانی گەورەی لەسرە کە پرۆژەی دارستانی قەرەهەنجیرە لەگەڵ پرۆژەی دارستانی بانی مەقان. ئەویسمان گرنگیەکی وەرچاوبێن بە مەنتیقەیە بە حکمەوەی کە لەم سنوورە ڕوبەرێکی بەرفراوانی دارستانی هەیە کە ڕوتەنە پێویستی بە خزمەتکردنە و لە سۆنگەی خزمەتکردنەوە بە هاوڵاتیان لە سۆنگەی خزمەتکردنەوە بە ژینگە ئەم هەڵمەتە سەرچاوەیەک گرتووە کە جەنابی سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی بۆ هەموو هەرێمی کوردستانی داڕشتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پێی حیزبێکە هەڵقوڵاوی سروشتە و سەرەتای دەست پێکردنی خەباتی ئەو حیزبە لە نێو چیا و سروشتی کوردستان بووە. لەو سۆنگەوە سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی بە مەبەستی زیاتر گرنگیدان بە ژینگە و سروشت هەڵمەتی ڕواندنی 1 ملیۆن نەمامی لە کۆتایەکانی ساڵی ڕابردوو ڕاگەیاند کە تا ئێستاش بەردەوامی هەیە لە ناوچەکانی قەرەداخ و دەشتی شارەزور و خەلەکان و بارەگای فەرماندەیی هێزەکانی هەفتە وەک دەستپێکی قۆناغی نوێی هەڵمەتەکە گەیشتە بانی مەقان و ناحیەی قەرەهەنجیر. زانانە باز کەناڵی ئاسمانی کەرکووک، ناحیەی قەرەهەنجیر.